ماوەیە کە لە سنووری حکوومەتی خۆجەیی سلەیمانیە لەگەڵ جەنابی پارێزگاری سلەیمانی دەست بەکار بووین بۆ ئەوەی کە پرۆسەیەکەیە پێی دەوترێت پرۆسەی نرخکەمکردنەوە. لە پارێزگای سلێمانی چەند بڕیارێکی نوێ دەربارەی کەمکردنەوەی نرخ لەسەر جەمبوارەکانی ژیاندا ڕاگەنرا. بەپێی بڕیارە نوێکان داشکاندن بە ڕێژەی جیاواز هەموو پێداویستیەکانی هاوڵاتیان و بوارەکانی یەکەی نیشتەجێبوون و هاتوچۆ و نرخی ئینتەرنێت و مۆلیدە و کرێی دوکان و خانوو دەگرێتەوە. دڵنیاییش درای هاوڵاتیان لە چەند ڕۆژی ئایندەدا بڕیارەکان دەچنە بواری جێبەجێکردنەوەە. ئەو نرخانەی کە دەستمان پێکردو کۆمەڵێ نرخە. یەکێ لەوانە گواستنەوەی هێڵەکانی گواستنەوەیە. نرخەکانمان بەو جۆرە لێ کردووە بۆ ناو بازنەی مەلیک مەحموود بە 3000 دینار، بۆ دەرەوەی بازنەی مەلیک مەحموود بە 4000 دینار، بۆ تەکسەکان بۆ ڕاپەڕین و بەکرێجۆ بە 5000 دینارە. کرێی خانوو بۆ هەر مانجێک بە بڕی لە 120 دابەزێنین. کرێی دوکان بۆ هەر مانجێک بە بڕی لە 120 دابەزێنین. نرخی پەیوەندەکانی ئینتەرنێت بە ڕێژەی لە 110 بۆ 130 دابەزێنرێ. نرخی گۆشتی سوور، نرخی بەرخ چیلۆیەک گۆشت بە 13000 و بەرەو کەمتر، نرخی مەڕ 11000 دینار بۆ چیلۆیەک و بەرەو کەمتر، نرخی قیمە و گۆشتی جۆرەکە 13000 بێ. بەنسبە مریشکەوە مریشی بەستووی ڕانێ و پیرەمەگرون چیلۆی لەم کاتەیە کراوە بە 3500 دینار. کرێی سەربڕینی مریشک بۆ یەک دانە لەگەڵ پاکردن کراوە بە 1000 دینار. لە 50000 دینار زیاتر نەبێ خزمەت گوزاری هەر پرۆژەیەکی نیشتەجێبوون بڕەکەی بە نیسبەیەکدا دەبەزێنین کە نیسبەی لە 115ەیە. بۆ مۆلیدە ئەهلیەکان لەم مانگەدا بە نزیکەی ئەبێ بە 5000 دینار. هەموو یاریگایەکی کراوە بۆ یەک کاشمێر نرخەکەیمان کردو بە 15000 دینار دامان بەزانەوە. نرخی بەکرێگرتنی یاریگای داخراو بۆ یەک کاشمێر بۆ بە 20000 دینار. خۆڵی لەش جوانی بە ساوناوە بۆ یەک کەس مانگانە لە 20000 بۆ 30000 کە جاران 30 بۆ 50000 بووە. نرخی مەلەوانگەی میلیەکان بۆ یەک کەس 5000 دینارە. هەموو قیستێک لە کاتی وەرگرتنی موچەدا بەکاربە دەتوانێت بیباتەوە. لیژنەکانی ئێمە بازرگانی ئاسایشی ئابووری قایم قامێت بەرپرسن بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارانە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشوازی لە بڕیاری کەمکردنەوەی نرخ دەکات و ئەندامانی ئەنجومەنەکە ڕایدەگەێنن چاودێری بڕیارەکان دەکەن بۆ ئەوەی وەکو خۆیان بچنە بواری جێبەجێکردنەوە. ئەمە بەکارێکی زۆر باشە زانین و دڵنیای هاوڵاتیانی شەکەینەوە کە چاودێری تەواوی جێبەجێکردنی ئەو کارانەی بۆ خزمەتی هاوڵاتیان. وتەبێژی یەکێتی و بەرهێنەرانی کوردستانیش ڕایدەگەێنێت بڕیارەکان لە جێی خۆیدایە و پابەند دەبن بە جێبەجێکردنیەوە. ئێمە لە یەکێتی و بەرهێنانی کوردستان پێشوازی لە هەنگاوەکەین. داواکەم لە هەموو بەرهێنەرەکان ئەوانەی کە لە سێکتەرەکانی پیشەسازی بەرهەمیان هێوەی خەنە بازاڕەوە، ئەوانەی کە لە نیشتەجێبوون ئیشیان کردوانەی لە سێکتەری بازرگانیان، ئەو مۆڵانەی کە لەلایەن بەرهێنانەوە مۆڵەتیان وەرگرتووە داوان لێکم پەیوەند بن و هەروەها پەیوەست بن بەو بڕیارانەی ئەمڕۆ. بڕیاری کەمکردنەوەی نرخ لە پارێزگای سلێمانی هاوکاتە لەگەڵ ئەو قەیرانە دارایی کە ماوەی زیاتر لە 2 ساڵە بەرۆ کێرەمی کوردستانی گرتووە. ڕەنگە بە جێبەجێکردنی بڕیارەکان بەشێک لە کاریگەریەکانی قەیرانی دارایی لەسەر هاوڵاتیانی پارێزگای سلێمانی کەمتر ببێتەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.